بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم ئێوارەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی ئەمەڵقەیەی باسی ڕۆژ وەکو ئاگادارن هەڵەبجە وەکو یەکێک لە پارێزگانویەکانی هەرێمی کوردستان گرنگە کە ناوەناوە و زوو کەناڵەکانی ڕاگەیاندن لای لێ بکەنەوە وەکو ئەرکێک و گرنگی بە خەمەکانی شارەکە بدەن و لە هەمان کاتە بە دوواداچوون بۆ خەمەکان بکەن و بزانم ئەو کێشانەی کە لە ڕابردوودا هەبوون ئێستا بە چی گەیشتون. لە 26 چواری 1974 هەڵەبجە بۆمباران ئەکرێت دوای قەڵاتزێ. ئەمڕۆ ئەو یادەیە ئێمە بەبەستمانە دوای تێپەڕینی ئەو ماوەیە دوای وێرانکردنی ئەم شارە دوای بە قوربانیکردنی ئەم شارە کات دوای کات ساڵ دوای ساڵ ینی ئەبینین ئێمە لە هەشتا ئەم شارە چی لێ ئەکرێت ینی شارەکە بە تەواوەتی شەهید ئەکرێت بۆ ئێمە بەستمانە بپرسین و کۆمەڵێک پرسیار بکەین کە لە ئێستادا دۆخی هەڵەبجە چۆنە لە ڕووی کارگێڕیەوە پارێزگا چەند بە ئەرکەکانی خۆی هەڵساوە و لە ڕێگەی میوانەکانمەوە مەبەستمە بزانم دۆخی ئەوانەی لە ڕابردوودا بوون بە قوربانی چ ئەوانەی شەهید بوون و کە سوکاریان ماوەتەوە ئێستا چ ئەوانەی کە بریندارن و تا ئێستا چاوەڕێی چارەسەرکردنن دۆخیان بەکوێ گەشتووە و مەبەستمە بزانم کە هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە هەڵەبجە لە ڕووی بەڕێوەبردنەوە هەڵەبجە لە ڕووی کەرتی تەندروستیەوە لە هەموو ئەو ڕەهەندانەی کە گرنگە بۆ هاوڵاتیەکی هەڵەبجەیی مەبەستمانە بپرسین و لە ئێستادا هەڵەبجە کە پارێزگایە ئایا هەڵەبجە خاوەنی هەیکلێکی دادگای کارگێڕی خۆیەتی ئایا هەڵەبجە ڕەگەزنامەی هەیە ئایا هەڵەبجە تابلۆی ئۆتۆمبیلی هەیە ئایا هەڵەبجە مەرزێکی نێودەوڵەتی هەیە کە خەڵکی شارەکە بتوانن سوودی لێ ببینن نەک بە قاچاقی بە شێوەیەک لە شێوەکان کار بکەن و ببن بە قوربانی و بۆ پار و یەکنان پرسیاری زیاتر ئەکەین لە بەرنامەکە من بۆم تەوەرە سێ میوانی ئەزیز و بەڕێز حەزوری هەیە هەرێک لا بەڕێزان کاکاوە عەلی جێگری پارێزگاری هەڵەبجە زۆر بەخێر بێن کاک لوقمان عەبدولقادر محەممەد سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم کاگەردەڵان هەڵەبجەیی چالاکوانی کۆمەلگەی مەدەنی ئێوەش سەرچاوماتن کاکاوەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم لە چەند ڕۆژی ڕابردوودا لە فەیسبوکەکەی خۆت کۆمەڵێک دەردە دڵت کردبوو کە خۆی عادەت وایە کە ئێوە کە پۆستی ئیداریتان هەیە دەردە دڵیەکانتان لە ڕێگەی نووسراوی فەرمیەوە بێت و وەڵام وەربگرنەوە بەڵام من وەکو ڕاگەیاندن کارێک هەستم کرد کە هەوڵەکانتان بۆ وەرگرتنەوەی وەڵام سوودی نەبووە بۆیە دەردە دڵ و نیگەرانی خۆتان هێناوەتە سەر فەیسبوک بەڵکو ئەوە تا ئێمە بینیومانە و لامان لە باسەکە کردوتەوە بەگشتی کێشەکان چین و جەنابتان وەکو جێگری پارێزگاری هەڵەبجە دۆخی هەڵەبجە چۆن ئەبینن و ئەبێ چی بۆ بکرێ بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان 43مین ساڵ یادی بۆمبارانکردنی هەڵەبجە و بەردەمانکردنی هەڵەبجە و هەروەها قەڵاتزێ لەم ڕۆژەدا ئێمە سڵاو و ڕێز بۆ شەهیدانی ئەو بەردومانە و سەرجەم شەهیدانی کوردستانە نێرین لە ڕاستیە پارێزگای هەڵەبجە لەوەتی بووەتە پارێزگا کۆمەڵێک کێشەی ڕوبەڕوو بووەتەوە کێشەکانیش وەک ئاماژەم پیاوە لە فەیسبووکە کە لە هیچ پارێزگایەکی کە لە وێنەی ئەم کێشانەی ئێمە و ئەم گرفتانەی ئێمە نییە بەداخەوە هەڵەبجە بەدەمەوە هاتنیش بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ئاستی پێویستان نییە و هەڵەبجە بووەتە زەحیە لە نێوان ئەجندای لایەنە سیاسیەکان و ئەجندای بەرژەوەندیە تایبەتیەکان با لەسەر ئەمە بۆستین کاکاوە ینی ئەجندای لایەنە سیاسیەکان چ زیانێکی بە هەڵەبجە گەیاندووە زیانی بە هەڵەبجە گەیاندووە و تا ئێستا کێشەی پارێزگاری هەڵەبجە یەکلا نەبووەتەوە هەڵەبجە نزیکەی 8 مانگە پارێزگارەکەی نە بە وەکالەت دەست بەکارە نە پارێزگاری پێشوش ئینفیکاکی بۆ کراوە بەخشینەکەی قبول کراوە دوای کاک عەبدوڵڵا نەورۆڵی کاک عەلی عوسمان ئێستا پارێزگار نییە؟ ئێستا بە واقعی پارێزگارە بەڵام بە شێوەی ئیداری و نەخێت بە شێوەی ئیداری و بۆچی قەرار نەبوو دەور و تەسلیم بکرێت و دەور و تەسلیم کراوە هەموو شتێک تەواو بووە کە من باسی ئەجندا ئەکەم کێشەکە ئالێرایە بەڵێ
بە شێوەیەکی فەرمی باس ئەکرێت کە کوردستان دوو ئیدارەیی نییە، بەڵام بەڕاستی بەواقعی دوو ئیدارەیەکی تەواوە، چونکە کێشەکان لە نێوان هەردوو زۆنەکە ئەتوانین بڵین زۆنی ئەملا لەگەڵ زۆنی ئەولا کێشەکان لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەت لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت چارەسەرەکرێ. بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت ئیعتیرافەکات کە پارێزگاری هەڵەبجە بە وەکالەت ئێستا پارێزگارە و نووسرا و ئاراستە ئەکرێت لە نێوان پارێزگای هەڵەبجە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەم ڕێگەوە. بەڵام وەزارەتی ناوخۆ کێشەکە لەوایە، وەزارەتی ناوخۆ و وەزارەتی دارایی ئەو نووسراوانە وەرناگرن کە بەواژووی پارێزگار بە وەکالەت. ڕۆڵی جێگری سەرۆکی حکوومەت لێرە لەکوێیە؟ بڵێ ڕۆڵی جێگری سەرۆکی حکوومەت ئەبێ وەک چۆن کێشەکانی پارێزگای سلێمانی لە ماوەی 20 ڕۆژە چارەسەر کرد، ئاوا کێشەکانی پارێزگای هەڵەبجەش لە ماوەی 8 مانگ نەگاتە زیاتر. زۆر بەکوتی من بیتەوە کاکاوە بەرژەوەندی چییە لەوەی هەڵەبجە پارێزگارێکی خاوەن دەسەڵاتی یاسایی و فەرمی نەبێت؟ بەرژەوەندی لەکوێ لەم بەڵێ بەرژەوەندی من وای نابینم، وای ئەبینم کە کێشەکانی هەڵەبجە بە کێشەیەکی لاوەکی سیر ئەکرێن، نەگەوەی کە بەرژەوەندی هەبێ لەوەی یەکێکیان ئەگەر هەڵەبجە لاواز بێ ئەوان دەسەڵاتدار بن. کێشەکە لەوایە کە پۆستەکانی هەڵەبجەش لایەنە سیاسیەکانەوە وەک کێشەیەکی سەرەکی وەک پۆستێکی باڵا سیر ناکرێت. بەنمونە ئەگەر من باسی لایەنە سیاسەکان بکەم، ئەوە یەکێتی نیشتیمانی پارێزگاری هەڵەبجەی بەر ئەکەوێ کێشەکەی چارەسەر ناکە، برادرانی گۆڕان جێگری پارێزگاریان بەر ئەکەوێ تاوەکو ێستا تەڵەبیان نەکردووە کە ئەم جێگری کاروباری کارگێڕی کە ئێستا شاغیرە هی ئێمەیە. برادرانی پارتی کێشەی نەبوونی ئەنجومەن و بەستنەوەی لە بەغا نزیکەی 13-14 پۆستی باڵایان شاغیرە هیچ بەلایەن و مشکلە نییە، بەڵام بۆ پۆستی هەڵەبجە بەلایەن و مشکلە بێت. لەبەرەوەکانتە ئاماژەت بەوەدا وتت ینی بۆ ئەجێندای سیاسی و ینی کەسی ئەگەڕێتەوە، بەڵام ئێستا لە قسەکانتەوە هەستەکەم کە هەڵەبجە پشتگوێ خراوە و بە پارێزگایەکی ئەتوانم بڵێم لە چاو پارێزگاکانی ترە پارێزگایەکی تاقانەیە و ئەبێ زیاتر گرنگی پێ بدرێت، چکە تەمەنێکی پشتگوێ خراوە لەوەی کە باسم کرد لەوە پشتگوێ خراوە کە لە حاڵەتی چارەسەرکردنە بنمونە لە کاتێکا کە ویسترا کێشەی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی چارەسەر بکرێ، پاکێجی هەڵەبجە بەسرا بە سلێمانیەوە. لەو حاڵەتە ئێستاش برادرانی پارتی کە یانوێت چارەسەری کێشەکانیان لە شوێنەکانی کە بکەن ئەڵێن ئەبێ لە هەڵەبجە مەسەلەن ئەوەندە پۆست هەیە هەمووی تەوزیعکرێکە باش ئەوە ڕێگەکەوتنی ڕێکەوتنی لەسەری بە دڵنیاییەوە واژوو کراوە لە 12 سێ کە ئەم کێشانە تەڕەن کێشەکانی ئەمە زۆرە، تەنها ئەوە من یەک خاڵیانم باس کرد. باش دێنە سەر خاڵەکانی تر یەکێک باس فاستەکەم کاکاوە لەوایە کە ئەتوانم بڵێم ئەوەیشی کە من باسم کردووە ئەوەی لەوێ هەیە ئەوە مشتێکە لەو نمونانەی کە لە هەڵەبجە هەیە و شتێکە لە نمونەی خەروای. ئینشاڵڵا وڵێن لەم بەرنامە ئەو مشتە بە وردی و بەچڕی لەسەری بۆستین. کاک لوقمان جەنابتان سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە، ئەوەندەی من چاودێریم کردبێت لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، یعنی معانات و ئازاری باجارێ واز لە شەهیدەکان بێنین. قوربانیەکان یعنی ئەوانەی بریندارن، ئەوانەی ئێستا لە ناو ئازاران کۆتایی نایەت، یعنی کورت و پوخت باسی دۆخی ئەوانم بۆ بکەی و ئێوە وەکو کۆمەڵەکەتان گلەی و گازندەتان چییە؟ سەرەتا دەستخۆشی لێوەی بەڕێز کە تەنها لە 16 سێ بەرنامە بۆ هەڵەبجە ناکەن، ئەمە داهێنانێکی تازەیەوە تەمە ناکەین کەموو کەناڵەکان وەکو زیادکردنێکش بۆ قسەکەی جەنابەت لە مانگی دووەوە من شخصی خۆم و کوردستان 24 سێ جار هاتۆتە هەڵەبجە وەکو ئەرێک، بەڵام هێندەی من معلوماتمە بێ حکوومەت یەک جار نهاتوە. وە لە هەمان کاتیش سەرخۆشی لە کەسوکاری قوربانیانی 74 و 87 و 88 دەکەین. دیارە هەڵەبجە لەبەر گەورەی قوربانیەکانی 88 قوربانەکانی تر بوونەتە ئەتوێتە ژێرباڵی تاوانی کیمیابارانی هەڵەبجە، وەگەرنا هەڵەبجە تاوانی زۆری بەرامبەر کراوە. سەبارەت بەو پرسیارەی بەڕێستان ئەتوانم بڵێم بەرکەوتوانی کیمیاباران لە حاڵێکی زۆر خراپدان و بەهۆی ئەو بارودۆخەی کە هەرێمی کوردستانی پیاتێپەڕی ئەو دارایی کە هەرێمی کوردستان کەوتە وەزێکی نائاساییەوە بەرکەوتوانی کیمیاباران
لە وەرگرتنی چارەسەر دابڕان کە لە هەمان کات لە سەرەتای وەرگرتنی چارەسەرەکەشەوە کە پرسەکە بە وەزارەتی شەهیداندرا کە هەڵەیەکی زۆر گەورە بوو کاتێک کە تۆ وەزارەتی تەندروستی و هەیە وەزارەتی تەندروستی ڕەبتە بە چارەسەرکردنی بەرکەوتوانی کیمیاباران نەک وەزارەتی شەهیدان دیارە ئێستا بەرپرسانی حکومی بدوێنی ئەرقامێکی خەیاڵیت پێڵن کە سەرف کراوە لە بریندارانی کیمیاباران و لە هەمان کات کە بەرکەوتەکانیش ئەدوێنیت هەمویان ئەوانەی کە ڕۆشتون بۆ ئێران و ئەوانش کە نەڕۆشتون هەر هەمویان گلەی و گازندەیانەیە کەواتە ئەو پارەی کە سەرف کراوە لە شوێنی خۆیان سەرف نەکراوە لە ئێستادا وەکو پێویست چارەسەریش ناکرێن چارەسەر ئێستا هەموو پرسەکە ڕاگیراوە ئێستا لەبەر ئەوەی کە باشە دۆخیان چۆنە ینی تۆ من نەخۆشە بەدەست حاڵەتێکی ینی تەندروستیەوە ئەناڵێنێ چۆنە بێت چارەسەری ڕابگیری نەک ینی لە حاڵێکی زۆر ناجێگیران بە تایبەتی ئەوانەی کە تەمان بەداخەوە بەرکەوتوانی کیمیاباران هەتا ئەو ڕۆژەی ئەمرن چاکبوونەوەیان بۆ نییە دەبێت بە بەردەوامی چارەسەر بەکاربێنن وەژمارەیەکیشیان زەرعی سپێنێ چاویان بۆ کرێ سپێنێ چاویان بۆ زەرعکرێت دیار ئەمانە بەچەند قۆناغی کاتەیە پەڕێ ژمارەیەکیان ئەوانەی کە ئامادەکاری کراوە بۆ چاندنی گلێنەی چاو ئێستا چاوەڕێەکەن بڕۆنەوە و لە هەمان کات ئێستا پرسەکە دراوەتە وەزارەتی تەندروستی ئێمە تەواقعەکەین ئەو پرسە تا ئاکەوێتە سەر وەزارەتی تەندروستی تا چەند زۆر بەڕاشکاوی تا چەند بەدەم داواکاریەکانی ئەوە هەتاوەکو ئەمڕۆ هیچ ئەو پرسی بەرکەوتوانی کیمیاباران یەک ئەلفی لەسەر نەوتراوە هیچ ئیشێکی لەسەر نەکراوە بەڵام ئێمە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بەڵێ تەمان ئەم پرسە تازە درا بە وەزارەتی تەندروستی با ئێمە پێشوەختە تۆمەتباریان نەکەین چەندێکە تقریبا پێش 16 سێ بە چەند ڕۆژێک بوو بەڵام یانیەوە لانی کەم دوو مانگە کات ئەو پرسە دراوەتە وەزارەتی تەندروستی و ئێمە لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی قسەمان کردووە و وەک کۆمەڵی قوربانیان پرۆژەیەکمان ئامادە کردووە ئەگەر حکوومەتی هێرێمی کوردستان تەمان ئەو پرۆژەیە سوودمان لە قوربانیانی ڤێتنام وەرگتووە سوودمان لە قوربانیانی ئێران وەرگتووە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت ئەتوانم بڵێن بەرکەوتوانی کیمیاباران ناڵێن باشە بنەوە لەو حاڵەتەی ئێستا دەربازیانە بێت کە ئێستا ژمارەیەک لەو بەرکەوتوانە بەهۆی ئەوەی کە چاویان بەرەو لە دەستدانەچێت مەجبوور لەسەر گرفانی خۆیان بڕۆنزەی چاو بکەن کە لەم بارودۆخی ئێمە کە زانین هەموو بەرکەوتوەکانی بەڵێ با بڵین لە دوای ڕاپەڕینەوە بە بەردەوامی گوێمان لێبووە ئەمە ڕێکخراوە ئەمە کەسایەتیە ناوی هەڵەبجە بەکارهێنراوە گوایە ینی خەمی هەڵەبجا خۆن گوایە لە هەڵەبجاکەنەوە گوایە لە بەرکەوتوان و قوربانیان ئەکەنەوە ینی ئەم هەموو ناوەی هەڵەبجە بەکارهێنراوە لە بەرامبەرە سوودی هەبووە بۆ بەرکەوتووەکان بۆ قوربانیەکان بۆ کەسوکاری شەهیدەکان یان تەنها ناوەکە بەکارهێنرا و استقلال کراوە بەڕاستی ئێمە هەموو هەوڵەکان بەرزە نرخێنین باش بەڵام ژمارەیەک لەو کەسانە بیستویانە لە پاڵ ئەو ناوەوە خۆیان پێ گەورە بکەن وەگەرنا ئەگەر ئێمە بەو ماوە دوور و درێژەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد لە ناو هەرێمی کوردستان تیمێکی تەندروستیمان هەبوایە یان ئاعتیبادیشمان لەسەر دەرەوە دروست کردایە ئێمە ئێستا وەزارەتی شەیدان بدوێنە ئەڵێ لەوانەیە 36 وەجبە یا 7 وەجبە بریندار ڕەوانەی ئێران کراوە ئەگەر لەگەڵ ئەم وەجبانە هەر جاری دکتۆرێک بڕۆشتایە ئێستا بۆ خۆمان تیمێکی باشمان بۆی خۆمان دروست کرد بوو لە خۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە لە 2007 تا ئێستا بەردی براغی دانراوە ڕاستە لە ڕووی هەیکەلی بیناوە و لەسەر وتێ جەنابی وەزیری ژەڵێت تەواو بووە بەڵام هەتا ئەمڕۆ نەخۆشێکی کیمیاباران لەو نەخۆشخانەی سوودی وەرنەگرتووە بەداخەوە هەتاوەکو ئەمڕۆ ئێمە وەک کەسێکی ئاسایی لە نەخۆشخانەکانە ئەبیندەین لە هەمان کاتا بەرکەوتەیەکی کیمیاباران لە هەر شوێنێکی دنیا هەبێت دەبێت بە پسپۆری تایبەت و بە دکتۆری تایبەتەوە چاگڵمان ئەو خۆت ئاماژەت پێدا لە 2007ەوە بەردی بناغی نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە دانراوە بەڵام یەک کەس سوود و چارەسەری لێ وەرنەگرتەوە نەیبینیەوە نەخۆشخانەکانی ناو هەڵەبجە تا چەندە بایی ئەوە پزیشکی شارەزای تایە دا و دەرمانی تایە کە بتوانێت کاتێک کەسێک لەو بەرکەوتوانە دۆخی تێکەچێت فریایکەون ئەگەر بۆ کاتێکی کەمیش بێ ئەتوانم بڵێم لە ڕووی نیگەرانی خەڵکی هەڵەبجەوە لە بواری تەندروستیەوە ئەتوان بڵێم کارمەندەکانی نەخۆشخانەش خۆیان نیگەرانن لەو بوارە کەم و کوڕی زۆر هەیە هاوڵاتیەکی یاسایی کە هیچ کێشەیەکی نییە تووشی سەرشەیەکە بێچێ بۆ نەخۆشخانەکە دنیا گلەیەکە لە حاڵەتێکا بەرەوەیەکی کیمیاباران دەبێ حاڵی چۆن بێت زۆر سپاسەکە من دێمەوەلات بۆی قسە زیاتر لەسەر کەرتی تەندروستی بکەین چکات ینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە دۆخی ئێوە و کۆمەڵەکەتان و بەرکەوتوانەوە سوپاس دەکەم کاک لوقمان کاگەر دەڵان جەنابەت وەکو گەنجێکی هەڵەبجە وەکو هاوڵاتیە وەکو چالاکوانێکی کۆمەڵگەی مەدەنی
ئەوەی ڕۆژانە وەکو هەڵەبجەیەک تۆ ینی چییە؟ زۆر سپاس بۆ جەنابتان خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بەرنامەکەی بەڕێستانم من پێشەوەی قسە لەسەرەوە بکەم بەڕاستی ئێمەی لایەنە سیاسیەکان ئەو لایەنە سیاسیانی کە لێرە هەن ئەوەی کە ئێمە نیگەران کردوکە و چالاکانی مەدەنی و ڕۆژنامەنووسان ئەوەیە کە بەرپرسی یەکەمی حیزبەکان ناتوانین تەمسیلی هەڵەبجەیی بکەن بۆ تۆ سێرگە کاگیانکار جەنابەت لە پێشەکی بەرنامەکەت ئاماژەت داهێنێشتت کرد هەرچی کێشەی سیاسی ئێمە هێنراوەتە هەڵەبجە هەموو گرفتانی کە لە شوێنەکانی ترە بوو ڕێناکەوتن لەسەری هەڵبجان کرد بە قوربانی لە پێشەوەی کە ڕێکوتنەکان بکرێ هەڵبجە سەرجەم لایەنەکان کۆبوونەوە بۆی پۆستەکان دابش بکرێت هەموو لایەنەکان توێن لای بەڕێز کاک قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت دەستخۆشی لێکردن کە توانیانە بە شێژی هەڵبجیانە بیرکەنەوە بەڵام دواتر بینیمان ئەم ڕێکەوتنە یان ئەم پێگاتنی کە لایەنە سیاسیەکان لەسەری کۆک بوون هەمووی هەڵوەشێنرایەوە تۆ جەنابەت ئاماژەت کرد بەوەی کە هەڵبجە چی هەیە و چی نییە کاکاوە ئاماژەی بۆ کە هەڵبجە تا ئێستا پارێزگاری نییە باشتر پارێزگاری نەبێت چیتیا بێت لەسەر کردی تەندروستی قساکەی جەنابەت ئاماژەت بەوە کرد وتە بەرکەوتوانی چەکی کیمیایی لەکوێ چارەسەر بکەن بۆ خەڵک لێرە ئەگەر سەری بێشە بچێتە خەسەخانە چارەسەر کرێت تا بەرکەوتوی چەکی کیمیایی چارەسەر کرێت بۆ لێرە تا ئێستا گەنجان شوێنێکیان هەیە بتوانن ڕۆی لێ بکەن کاتێکی خۆشی تیا بەسەر بەرن ئەنی گرفتەکان زۆرن بەڕاستی من پێم وایە سیاسەکانی هەڵەبجەوانی کە لە زەڵم بەرەوسەر نازانن سیاست بکەن ئەوان لە بری ئەوەی بەڵێ بۆ جەماوەکەن بەڵێ بۆ حیزبەکەن با یەکێک لە سەرقسەکانت بۆستین کاکەر دەڵان بەنسبەت لایەنە سیاسیەکانەوە وا کاکاوە ئاماژەی پێکرد هەر جارێک کورد دەڵێ حەیە عەلە سەڵات سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت لا لە هەڵەبجە ناکەنەوە بەڵام بەرپرسی لایەنە سیاسیەکان و بەرپرسە ئیداریەکانی شارەکەش کە حزبین فعلەن وایە خۆمانە هەڵەبجەین کاگیارگار بۆچی ئەمان جەنابی ئەو بەڕێزانی کە دانراون ئایا تا ئێستا بۆ نمونە مەسەلەن بەرپرسی مەڵبەندێک لقێک مەکۆیەک چوزانم چۆتە پۆستێک لێرە خزمەتکە کاکاوە لە ناو مەڵبەندەکەی خۆی پلەکەی چییە؟ ئایا بەرپرسی مەڵبەندەکەی دەسەڵاتی بەسەر کاکاوە نییە؟ ئایا کادرێکی پارتی کە بێتە بەڕێوەبەرێکی گشتی مەسئولەکەی دەسەڵاتی بەسەری نییە؟ ئایا کە برادێک کە یەکێتیەوە بێتە پارێزگار ئایا مەسئول مەڵبەندەکەی دەسەڵاتی بەسەر نییە؟ گرفتی ئەم شارەوەیە تا دەسەڵاتی حیزبی زاڵێ بەسەر دام و دەستگا حکومیەکان لە هەڵەبجە ئەوەیە هەتا بینا حیزبیەکان لە بینای قوتابخانەکان ڕازاوەتر و گەورەتر و فراوانتر بن کێشەی پەروەردە چارەسەر نابێت کێشەی تەندروستی چارەسەر نابێت زۆر ڕۆژ بە ڕۆژ ئەمە بەنسبەت لایەنە حزبیەکانەوە باسی کردی تەندروستیت کرد وەکو هاوڵاتیەک ینی نەخۆشخانەکانی هەڵەبجە بەشی ئەوە ئەمبڵانسیان تایە بەشی ئەوە فریاگوزاریان تایە بەشی ئەوە پزیشک و کارمەندی خەفەر و ئێشگریان تایە کە بای هەڵەبجە بێت چکە هەڵەبجە ئێستا پارێزگایە کاگیادگا من نامێ زۆر بچمە ناو هەنێک تەفاسی لە بێ شتەکان وڵا حەزەکەم ڕاشتا نەبن بە شخصی بەڵام من پێم وایە ئەو قەسەخانەی کە ئێمە هەمانە ینی بۆ بە نەقلیاتی سلێمانی تۆ بەس بڕۆ ئەوێ لەبەرەی دکتۆری مقیمی باڵێ ئەوە چەند جارێکە گوێم لەوا بێتەوە بۆچی ئەوە خۆشخانەی بەس بڕۆ ئەوێ ئەگەر بەس سەر بێش مەگەر بە پاراسۆڵ چارەسەر کردین من ڕێز و حرمەتمە بۆ دکتۆرانی ینی هەوڵمان و بوونیان هەمویان بەرزە نرخێنن بەڵام زۆربەی کێشەکان لەم شارە لە شەوان ڕۆدەن ببینە ینی کێشە بە هەڵەبجە نییە بڕۆ سیروان بڕۆ تێڵە و بیارە بڕۆ خورماڵ تەنانەت سی سادەکەەکان ناوتان ناو نەقلیاتی سلێمانی لەبەرەوەی هەر شتێک کێشەیەکی کێشە دەبێت مەترسیدار تەبێ یەکسەر بە حالی سلێمانی حالی سلێمانیەکەی لەوێ لێرە بەشیەوە ئەمبۆلانس و سیارەی فریاکەوتنی لەوەیان نادەوڵەمەرین کاگیارگەر ئینسان بەهیشدانەوە قسە بکە کۆمەڵەک ئەمبۆلانسمانەیە بەڵام ئەو کاتێک کە تۆزێک کێشە قەیرانە بوو بەداخەوەندێک جار ئەو نەخۆشانەی کە ئەبران بۆ سلێمانیە بۆیە پارەی بەنزینەکە لەسەر خۆیان زۆر سپاس دەکەم کاکەردەڵان بێگومان من دێمە وڵات بۆی قسە لەسەر دۆخی گەنجانیش بکەین کاکاوە کاکەردەڵان وەکو گەنجێک وەکو چالاکوانی ئاماژەی بەوەدا وتی ئەوانەشی لە پۆستە کارگێڕیەکانن بە هەموو حیزبەکانەوە ینی حزب لە سەروی ئەوانەوەی من ئەتوان بۆ لایەنە سیاسیەکانی کە ناتوانم هیچ بڵێم بەڵام بۆ لایەنە سیاسیەکەی کە من لەسەر پشتی ئەوانم هەر لە بیدایەتەوە ئەو قسەم لەگەڵا کردوونەوە بەڵێنم لێوەرگتون کە بە هیچ شێوەیە من ناتمە ژێر هیچ بڕیارێکی سیاسی هیچ لایەنێکی سیاسی لە سنووری پارێزگای هەڵەبجە هەر بڕیارێکیش لە بەرژەوەندی هەڵەبجە بێت پێچەوانەی نەک حیزبەکەی خۆم پێچوانی سەرجەم حیزبەکانیش بێت لە هەر شوێنێکی شابێ وتومە و ئەیشیڵێم و ئەیشیکەم و هەر کاتێکیش بزانم ئەگەر بەلاچوونی من لەم پۆستا خزمەتێک بە هەڵەبجە بکە بە ئیستیقالە بێ یا بە دەست لە کارکێشانەوەی خۆم بێت بە شخصی یا بیەمە تەسلیمی ئەوانی کەم ئاگادارم کردن کە من ئامادەم
و گوێژ ناگرم بۆ هیچ لایەن و هیچ کەسێکی کە بەڵام لایەنە سیاسەکانی کە من ناتوان بچمە ژێر ئەو بەرپرسیارەتە باشە باسم بۆ بکە لایەنە سیاسیەکانی تر جەنابتان جێگری پارێزگار ئەم جێگەیەن ینی ئەگەر دەسەڵاتی باڵا لەم جێگەیە هەبێت دەسەڵاتی یەکەم جەنابتان جێگریە و دەسەڵاتن ینی جێگری پارێزگارن دەسەڵاتتان هەیە تواناتان هەیە و حەزوریشتان هەیە لە شارەکەیە پارتە سیاسیەکان باسی یەکگرتووت کرد باشە پارتە سیاسیەکانی تر ڕۆڵی ئەرێنی یاخود نەرێنیان هەیە لە هەڵەبجە بۆی ڕاشکاوبی بەڵێ لە هەڵەبجە من بەڕای من لایەنە سیاسیەکانی ئێرە دەسەڵاتی چارەسەرکردنی کێشەکانیان نییە بۆ لەبەرەوەی لە سەروی خۆیانەوە بە تایبەتی ئاستی مەکتەبی سیاسیەکانیان دەسەڵات لای ئەوانە هەر بڕیارێک لێرە بدرێ ئەگەر ئەوان پێی رازی نەبن ئەوە ناچێتە بواری جێبەجێکردنەوە نمونەی ئەنجومەنمان زۆر لاوازەحە کە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە زۆر بە ئاسانی چارەسەر ئەکرێ ئەگەر بێت و ئەو کۆبوونەوانەی کە نزیکەی وازانم چل کۆبوونەوەی کراوە لە نێوان لایەنە سیاسەکانی ناو هەڵەبجە ئەگەر یەک کۆبوونەوەی لە ئاستی مەکتەبی سیاسیا بکرایە بەڕای من واژوویەکیان بکردایە بە هەر نەوەیەک وایە ئێستا جێبەجێ کرا باشە لە دوای چل کۆبوونەوەکە ئەگەر مامەڵە لەگەڵ ئەنجام بکەین ئەنجامەکە شکر لایەنەکان ڕێککەوتن بەڵێ باشە ئێستا کێشەیان چییە؟ لایەنەکان ڕێککەوتون بەڵام چێ لە ئاستی سەروتریان قەناعەتیان بە واژووی لایەنە سیاسەکانی ناو هەڵەبجە نەبێت لە ئاستی هەڵەبجە قەناعەتیان بەو ڕێککەوتنە نەبێت کە لە هەڵەبجا کراوە ئیتر نازام دەسەڵاتیان پێنەیاون یاخود بە هەڵەت تێگەێنراون لە سەروی خۆیانەوە هەرچەند من زۆر بیستومە یعنی لە ئەو لایەنانەی کە ئێستا ناڕازین کە ئەو مووقیفانەی کە دەری ئەبرن لە هەڵەبجەوە مووقیفی جاری وایە ئەگەر نەرێنی بێ مووقیفی خۆیانە ئەگەر ئەرێنیش بێ ئەوە مووقیفی سەروترە بەڵام واقعەکە من وا نابینم واقعەکە وا بینم کە لایەنە سیاسیەکانی ناو هەڵەبجە دەسەڵاتی چارەسەرکردنی کێشەکانیان پێ نەدراوە ئەگەر هەندێکیان دڵسۆزیش بنوێنن زۆر بەگویان ناکەن لە سەروی خۆیانەوە باشە سەبارەت بە ماستەر پلانی هەڵەبجە ینی من ئەمڕۆ پرسیارم کردووە ئەو ترێدە و ماستەر پلانە یەکەم جار پارەیەکی زۆری تیا سرف کراوە لە نێوان کەوانەیەکە خوراوە باشە و ماستەر پلانێکی خراپیش بووە بەڵێ یعنی پارێزگا ئەکرێت ماستەر پلانی نەبێ نەخێر من جوای ماستەر پلانەکەیم و بەس خاڵێکی کە کاک ئەردەڵان ئاماژەی پیا سەبارەت بە تەندروستی لە ڕاستیە تەندروستی ئەو هەموو کێشەی هەبوو ئێمە لە پارێزگاوە ئەتوانم بڵێم زیاد لە 20 تا 30 ساعاتێک کۆبوونەوەمان لەگەڵ کارمەندانی تەندروستی و هەتا داوامان لە بەڕێز وەزیری تەندروستی کرد هاتە هەڵەبجە بۆ چارەسەرکردنەوە ئێستا هەندێک لەو کێشانە چارەسەر بووە هەندێکی باسی تەندروستی لە هەڵەبجە پێش ماستەر پلانەکە باسی تەندروستیەکە بکەین بەڵێ بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە زانیاریم هەیە گشتی بەڕێوەبەری گشتی بەڵێ بەڕێوەبەری گشتی بەبەستمە کە لە ئەدای بە شێوەیەک لە شێوەکان وڵاتیانی شارەکە و بەرپرسەکان ڕازینین واگەدارم کە کاندیدیشی بۆ دیاری کراوە بۆ نەگۆڕاوە بەڕێوبەرەکان بە تایبەتی بەڕێوەبەرە گشتیەکان وەک باسم کرد لایەنە سیاسیەکانی ئێرە توانای گۆڕانکاریان نییە لە بەڕێوبەرە گشتیەکانە ئەبێ لایەنە سیاسیەکانی باڵاتر گۆڕانکاری بکەن بەڵام ئەوەی کە هاوڵاتیان لێ رازین یا لێ رازینین ئەوەیان بەنیسبیە باشە کاکاوەگەر بەم شێوەیە ینی لایەنە سیاسیەکانی ئێرە بەرپرسە حەزبی و ئیداریەکانی ئێرە دەسەڵاتیان نییە و ئەبێ لە سەروی خۆیانەوە بێت بۆ ناچنە ماڵەوە و لە سەروەوە هەڵەبجە بەڕێ بێت لەگەڵ هەندێکیان دانیشتوین بە نمونە ئەمەی بەڕێوەبەری گشتی تەندروستی باسی کرد جەنابم جەنابی وەزیر باسی لەوە کرد کە ئەبێ لە ئاستی سەروتر ناو بگاتە دەستی ئەو لە ئاستی سەروتر دکتۆر ڕێکەوت دوتی ئەبێ لە ئاستی سەروتر لە ئێوە کە خەڵکی شارەکەن و بەرپرسی شارەکە ناو بگاتە ئەو اینجا گۆڕانکاری لە ڕێگەی پارێزگاوە بگاتە ئەو بەڵام ئەبێ لە ئاستی مەکتەبی سیاسی ڕەزامەندی دەربڕێ لەسەر ئەو ناوانەکە پارێزگاری هەڵەبجە لە دەرەوەی کوردستان بەڵێ جەنابتانە و دەسەڵاتتان هەیە وایە خێر بەس لەم شارە قایمقامی گۆڕا مزاری لەسەر کرایانی خۆ قایمقامی هەرسەر بەلایەنێکی سیاسی بوو من پێم من ڕێزمە ینی من نامەیە شتەکان بە شخصی بکرێن قسم لەسەرەوە بکە کێشەی تەندروستیمانەیە بەبەستمەوە و لە بەڕێز بەڕێوەبەری گشتی
تەندروستی هەڵبجە بدرێت بەڵام لێرە کێشەکانەوەی گۆڕانکاری لە ئاستی سەرەوە ئەکرێ ئەو گۆڕانکاریش کەکرێ زۆر جا کێشە لە شارەکە دروستە زۆر سپاسەکەم کاکە ناوبڕێک وەرەگرم لە دوای ناوبڕەکە تەواوی قسەکانەوەی ناوبڕەکە ئەم بابەتەکەی تەندروستی بە نەوعێکی کە نەڕوە هەموو وەزارەتێک هەر پۆستێکی بەڕێوبەری گشتی ئەبێ مەکتەبی سیاسەکەی موافقەتی لەسەر بکە ئینجاوەکو وەزیرەکە هەر لایەنێکی سیاسی بینەرانی ئازیز ناوبڕێکی زۆر کورد لە دوای ناوبڕەکە گفتوگۆکەمان بەردەوامەکەین لە هەڵەبجە. دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە باسەکەمان کە تایبەتە بە هەڵەبجە و خەمەکانی پارێزگای هەڵەبجە. کاکاوە زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە پرسیاری ئەوم لێ کردی وتت کارچەندە پارێزگار لێرە نیە بەڵام تۆ دەسەڵاتی پارێزگار نییە باشە پارێزگار خۆی بۆ ناو تەرح ناکات بەڵێ وەک باسم کرد کێشەی کوردستانە نەک کێشەی تەنها هەڵەبجەش کێشەی کوردستان وایە کە ئیدارە لەگەڵ سیاست یا توانم بڵێم حیزبایەتی نەک سیاست چونکە سیاست بەم شێوازە ناکرێت من قەناعەتم نییە ئەم لایەنە سیاسیانە هیچیان سیاست بکەن هەمویان حیزبایەتیەکەن واتە ئەوەی لە بەرژەوەندی خۆیان بێ بەزەوەکەن ئەوە نا لە بەرژەوەندی وڵاتی بێ لە کوردستان تێکەڵ بووە تێکەڵاویەکەش لەوایە کە هەر پۆستێک لە پۆستە باڵاکان با بڵێن پۆستی پلە تایبەتە ئەگەر مەکتەبە سیاسیەکەی رازی نەبێ لێرەشەوە بەرزکرێتەوە بۆ هەر وەزارەتێک قبول ناکرێت ئەمە دووهەم بەڕێوەبەرایەتە گشتەکانی هەڵەبجە وەک باسم کردووە من کێشەکانی هەڵەبجە لە کێشەی شوێنی کە ناکرێت لەبەرەوەی ناچێت لەبەرەوەی بەڕێوەبەراتی گشتی ناتوانرێ بکرێتە ڕسمی تاوەکو ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دەرنەبڕێ ئەنجومەنی وەزیران ژەڵێ ئێوە وەکو هەڵەبجە ئەنجومەنی پارێزگاتان نییە تا ئەنجومەنی پارێزگا ناوەکان بنێرێتە پارێزگار و لای پارێزگار و پارێزگاریش بنێرەوە یعنی کەواتە بێ بە چ ڕێگەیەک بێت با نمونونەکە و بۆ تەواوکەم ئەبێ بە چ ڕێگەیە بێت لەلایەن لایەنە سیاسێکەوە کتابێ بکا بۆ پارێزگا بڵێ ئەم کاندیدە کاندیدی منە بۆ بەڕێوبەری گشتی بە وەکالەت بە ڕسمیش نا بە وەکالەت پارێزگار تۆ نووسراوی بۆ بکە بۆ وەزارەتە تایبەتمەندەکەی خۆی ئەمە ڕێگەیەکی تەواو نییە ڕێگە ئەسڵیەکەی خۆی ئەوەیە کە ئەنجومەن کاندیدەکان تەرشیحکە بۆ ناو پارێزگا پارێزگاریش کتابێ بکە بۆ وەزارەتەکەی خۆی کە ئەم سێ کاندیدەمان هەیە ئێوە وەکو جەنابی وەزیر ئەمە کاری مؤسسیە یەکێک لەمانە هەڵبژێرن لای ئێمەوە نییە زۆر سپاس دەکەم ینی بەم شێوەیە بڕوا ڕەنگە تەواوی شارەکە بە وەکالەت بچێ بەڕێوە ینی ئەگەر وا سپاس دەکەم کاکاوە کاک لوقمان بێمەوە لای جەناب ماستەر پلانەکەم جواب نایە دێمەوە لای بیرم نەچۆتەوە کاکاوە بەنسبەت عفوم کە کاک لوقمان بەنسبەت معانات و خەمی شەهید و یەک شەهیدەکان ئەمە ینی بەکوێ گەیشتووە و ئێوە چەند بە دوواداچوونتان بۆیان کردووە بەداخەوە ئێمە گرفتەکانی هەڵەبجەوەندە زۆرن ئەگەر بێ هەمویان باسکەین لەوانەیە بەرنامەی تایبەتی بێتە نا بۆ گرفتەکانی دوای تاوانی کیمابەرانی هەڵەبجە توانم بڵێم وارسی شەهیدانمان هەیە 2 ساڵ لەمەوە پێش ڕقەمێکی خیاڵیان پێداوە ڕقەمێکیان پێداوە لەسەر ئەرز واقعی هەیە لە بینی ئەرز و ئاسمانایە بۆ دەبۆ ئێمەش ئەم ساڵ داوامان کرد لەو جەنابی وەزیری شەهیدان کە ئێوە ئەم ڕقەمانتان تەوزە کردووە بەڕێوەبەراتی شەهیدانی سلەیمانی هاتووە ئەگەر لەلایەن وەزارەتی کاروباری شەیدان کراوانەوە تەوزیعکراوە چۆنە بێ ئەرزشینە هیچ ئەرزێکی نییە ئێستا ئەو شوێنەی کە داویانە بەمان گەنمە و ئێستا کراوە بەگەنم لە فەرمانی ئەنجومەنی وەزیرانی هەیە نە هیچ فەرمانێکی هەیە ئێمە پێش 16 سێ داوامان کرد کە وەزیری شارەوانی و وەزیری شەهیدان چەند ڕۆژێک بێن لێرە دەوام بکەن ئەم گرفتانە یەکلایی بکەنەوە بەداخەوە داواکە ئێمە شوێنی خۆی نەگریان ژمارەیەک لە وارسانە زەویان پێداون و سولفە یەکەم و بازێکان یەکەمیان وەرگتووە بازێکان دووەم و سێمیان ماوە کابرا ئێستا قەرزاری بازاریش بووە لەبەری ئەوەی کە تۆ مافی ئیمتیازی بدەیتێ ئێستا کابرا ڕوونێ بێتە ناو بازار لەبەرەوەی لای خەڵکی لە موچەوی بردووە بە قەرز وەستا ئیشی بۆ کردو بە قەرز ئێستا تووشی کەشەی کۆمەڵایەتیش بووە ئێمە لە هەموو ڕوانگەکانەوە کێشەمان بۆ دروست بووە ڕاستە ژمارەیەک با ئەو حەقانەش بڵین کە سوکاری شەهیدانمان هەیە ئێمە 500 خانوو بۆ کە سوکاری شەهیدان کراوە لەو گۆشەوە سپاسیان دەکەین بەڵام ئەم گرفتەی ئێستا داواکاری بە تایبەتیەوانەیە کە دەستیان بە ئیشەکە کردو ئێمە بە کتابی ڕسمی دامانتە وەزارەتی شەهیدان دامانتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئەم چارەسەری بۆ بکەن ئەو زەویانەی کە نەدراون ئەساسێکی قانونیان بۆ دروستکەن
ئەوانەشیان کە سلفیان ماوە بۆیان سەر بکرێت. باش کاک لوقمان لە 16 سێ کە بەرنمەیەکم لێرە کرد نوخشەخان قایمقامی هەڵەبجە داوای لە تەواوی وەزیرەکانی ئەم کابینەی ئێستای حکوومەت کرد کە سەردانی هەڵەبجە بکەن، داوای لە وەزیری تەندروستی کرد، داوای لە وەزیری بازرگانی کرد، وتی وەرن سەردانی هەڵەبجە بکەن لە نزیکەوە گوێ لە معاناتی هەڵەبجەیەکان بگرن. جەنابتان وەکو بەرپرسێک کە بەرپرسی کۆمەڵ سەرۆکی کۆمەڵەیەکن، کۆمەڵەکەش پەیوەندی ڕاستە و خۆی بە بەرکەوتوان و قوربانیەکانەوە هەیە. چ داواکاریەکتان هەیە لە وەزیرەکان و مەبەستانە لەم دۆخەی ئێستاە بە دیاریکراوی چ وەزیرێکی حکوومەت بێ سەردانتان بکە و گوێتان لێ بگرێت و لاتان لێ بکاتەوە نەک تەنها گوێ بگرێت؟ بە تایبەتی گرفتەکانی ئێمە لە چەند وەزارەتێکا خوا نەبینەوە. وەزارەتی تەندروستی ئەو پرسەیە کە ژیانی ئەو بەرکەوتوانەی پێوەستە پێوەی ڕاستە وەزیری تەندروستی سەردانی کردووە، بەڵام سەردانەکەی بۆ هەڵەبجە تایبەت نەبووە بە گرفتی بریندارەکان، بە گرفتی کێشەی وەک کاکشەخاوا ئاماژەی پێکرد بە ڕێبەرایەتی تەندروستی هەڵەبجە بووە. بۆیە داواکارین لە بەڕێزیان بۆ ئەو پرسە بە جددی ینی بە جددی ئیش لەسەر ئەو پرسە بکەن و پشتگیری ئێمە وەک کۆمەڵی قوربانیان پشتگیری ئەبین و داواکاری لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش پشتگیری وەزیری تەندروستی بکەن بۆ ئەو پرسە. ئەمە دووەمین بانگێشتە بۆ بەڕێز دکتۆر ڕێکەوت وەزیری تەندروستی کە لە ماوەی مانگێکە داوای لێکراوە سەردانی هەڵەبجە بکات. بڵێ وەزیری کاروباری شەهیدان بەڕاستی محمود زۆر جاریەتە ئێرە، بەڵام بەڕاستی ئێمە ئەمانەوێت کە هاتە ئێرە کە سوکاری شەهیدەکان و ئەو کەسانەی کە سوودمەند نەبوونیا، ئەو کەسانەی کە چاوەڕێی ئەوەکەن لەو قەرز و قۆڵی بازار ڕزگاریان بێت دڵخۆشیان بکە. بەڕاستی ئێمە لێتی ناشارینەوە خەڵکێکمان هەیە لەم شارە لەبەر ئەو قەرز و قۆڵێ ڕێگەی بازاری گۆڕی بۆ شوێنێکی تر و لە هەمان کاتیش ئێمە کێشەیەکمان هەیە کێشەی تاقانەکانی هەڵەبجە. بەڵێ ئەوە تەوەریەکە من دێمە وڵات، منەوە نووسیومە لای خۆم تاقانەکانی هەڵەبجە ئەو کەسانی کە تازە دۆزراونەتەوە دوای گەڕانێکی زۆر و دوای پشکنین و ئەمەسا من دێمەوە لە خزمەتە بۆی قسەی لەسەر بکەین. کاکە دەڵێن بێمەوە لای تۆ باسی گەنجت کرد، بەڵام لەسەری نەوەستین. گەنجی هەڵەبجە ڕۆژانە بە چیەوە خۆی سەرقاڵەکە؟ ینی لە هەڵەبجە کتێبخانەیەکی گەورە هەیە، ناوەندێکی ڕۆشنبیری و کەلتوری گەورە هەیە، جێگەیەکەیە بۆ کاری خۆبەخشی، شوێنێکەیە کە گەنجان ڕابێنێ هیچ نەبێت کە دوای ئەوەی دەرئەچێ لە زانکۆ و تەخەڕوجەکە وەکو داینامەزرێنن خۆی تیا سەرقاڵ بکات یان هەر ئەبێ بسوڕێتەوە و ڕاستی یادگاری ئەمە لە هەڵەبجە هەمومان پیرین ینی گەنج نین بەڕاستی تۆ بێتە ناو شاری هەڵەبجە ئەگەر گەنجی شارێکی تر بێت هەڵەبجەوە کە ئێمە پیرەن و ئەگەر قسە لەسەر گەنجکن بەڕاستی ئەم شارە گەنجی تیان نیە، هەمومان تووشی ئاساب بووین، هەمومان تووشی نەخۆشی بووین. بەڕاستی من ئەنی کە جۆم لە قسەکانی و بەڕێزانە بێ ئەڵێ داواکارین وەزیر بێ یا سوپاسی وەزیرێکەکەین، ئەسڵەن وەزیر بووە و سوپاسی کرێ لەسەرەوەی ئەرچی خۆیەکە. ئەسڵەن ئەگەر وەزیرێک وەزیر بێ بە هەمویانەوە ئەبێ داوای لێ بکرێ بێتە هەڵەبجە دڵی چیم خۆر بێ ینی لە گڵکۆی 5,000 شەهیدی هەڵەبجەوە بپارێنەوە لەوەی وەزیرە بێ سەردانی هەڵەبجە بکات، بپارێنەوە لەوەی وەزیرە بێ چارەسەری کۆمەڵە بریندار بکە. ئێمە لە فەیسبوک حملەی بۆ بکەین بۆی کەسێکی وەکو مامۆستا کامی بچێتە دەرەوە چارەسەری بۆ بکرێت. لە 92ەکەەوە ئەگەر 4 پزیشکی کورد بنێرە ینی پلانی چی و ماسەر پلانی چی لەم شارە لە 92ەکەەوە ئەگەر 4 پزیشکی هەڵەبجەی بچوونایەتە دەرەوە خوێندنیان تەواو کردە ئێسایان توانین خزمەتی شارەکەی خۆیان بکەن. هەموو بۆ جێ حکوومەت یارێمی کوردستان بەم جۆرە لە چارەسەرکردن چارەسەر ناکە، چکەمانە کەژنە دەرەوە تیمەکان زۆربیان نازانن چۆن چارەسەر بکەن، نازان چۆن بەدەمیانەوە بن، چۆن خزمەتیان بکەن. بۆ نی ناکرا دە پزیشکی هەڵەبجەی یا سلێمانی یا هەولێر بنێرایەتە دەرەوە دواتر باتنە خزمەتی ئەم شارەیان بکردایە. ئەنی من پێم سێرە باسی ماسەر پلان نەکرێ لەم شارە ماڵی بەرپرسێ بە خاتری ئەوەی کە ماڵەکەی تەجاوزە 5 مەتر کۆڵانەکە تەجاوزەکەی چاویان لێداخستووە. لێرە عمود براوەتە تا سەر سنووری ئێران کاتێکە پیان بۆ کاربانیان باڵاجۆتی ئەمە هیچ شتێک جوابمان نەکردو ئەوە لە خۆتان ئەموتان تا سەر سنووریێنا ئەو بجە زەبەر حیتیا سرف کراوە. سەری جادی هەڵەبجە بکە جەناب داوی بۆ ئێرە نازانم ینی ئەگەر کەسێک شارەزایکی زۆر باش نەبێت ناتوانێت بە سەلامەتی بکات هەڵەبجە کاک دەست لە کوێی بی ئەم شارە هەمووی بریندارە، ئەم شارە شوێنێکی نییە دەستگایەکی نیە شانازی پێ بکەیت و سوپاسی بکەیت و دەستخۆشی لێ بکەیت. بەداخەوە من کەوا قساکەم بەڵام سەری گەنجی ئەم شارە بکە بۆ هەمومان تووڕێی بۆ هەمومان عەسەبین بڕۆ نەخۆشخانەکان بڕۆ ئەوانەی کە زۆر تووڕەن گەنجی ئەم شارن، ئەوانەی کە زۆر جار تووشی کێشە بن تووشی گرفتە بن خەڵکی گەنجی ئەم شارن تاکەی ئێمە ئاواوین بەڕاستی. ینی من نازانم دەست لە چی بم قسە لەسەر چی بکەم. باسی ماسەر پلانەکەی وەز ئیشارەکەیتی باسی تەندروستیەکەی ئەوە تا باسی کردی پەروەردەکەی ئەوە تا باسی لایەنە سیاسیەکان و ڕێکەوتنەکەی ئەوە هەموو گرفتەکان لە ناو هەڵەبجەیان هیچ شتێک من ناڵم هیچ نەکراوە، ئەوەی کە کراوە وەکوەیەکە لە کۆیە کراوە
وەکوەیەکە لە قەزای زاخۆ کراوە وەکوە لە چوزانم لە هەر یەکێک لە قەزەکان کرا هیچ شتێکی زیاتر بۆ هەڵەبجە نەکراوە وەکو حاڵەتێکی تایبەت سەیری نەکراوە ینی پێم بڵێن گەورەترین دەستکەوتەوەی کە جیاواز لە هەڵەبجە کرابێ و لە کۆی و لە زاخۆ نەکرابێت چییە هیچ شتێک نییە ئەو بجێ کە بۆ هەڵەبجەیە بەقەدە بجێ بگرە زیاد ینی کەمتریش لێرە چەندین پرۆژە بۆم شارە دەرچوو چی لات 12 میلیۆن دلار تەرخان کرا بۆ کردنەوەی یاریگای نێودەوڵەتی لە هەڵەبجە کووە چەندین هزار دلار دابین کرا بۆ کردنەوەی هۆڵێکی ڕۆشنبیری لەم شارە کووە هیچ دیار نییە لێپرسینەوەکو ئاسڵەن کام یەک لەوەتی ئەم شارە ئیداری تا دروست بۆ یەک بەرپرسم پێ بڵێ محاسبە کرابێت باسی گۆڕانکارێکرێ گۆڕانکاری چی تۆ قایمقامێکە دێ لای بێ مزارەی لەسەرگرێ قایمقامێک تر دێ کێشە دروستەکە مشکلەکەەوەی من جارێکی ئەمەوە بڵێمەوە بەرپرسی هەموو لایەنە سیاسیەکان لە ئەلفەواتایان لە ئاز گەورەی هەڵەبجێن بەرپرسی هەموو لایەنە سیاسیەکان لە پردەکەی زەڵم بەرەوسەر نازانن سیاست بکەن یعنی سیاستکردنەوە نێت تۆ خەڵکی خۆ عاجزکەی هەموو حیزبێکی سیاسی کاتێک کە بەرپرسێکدانی لە شارەکەی بۆی خەڵکی شارەکەی خۆشیان بێ تێکەڵیان بێ دەنگی پێکۆکەنەوە بەڵام ئەو بەرپرسانی کە ئێمە لێرە هەمانن بەداخەوە هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی خەڵک لە خۆیان عاجزەکەن لە کاتێکە هیچ وەزیفەی حیزبی سیاسیەوە نییە خەڵک لە خۆی عاجزکا بەڕاستی زۆر سوپاس دەکەم کاگەر دەڵام کاکەمەوە بێمەوە لای جەنابتان کاکاوە ماستەر پلانەکە قسەیەکی لەسەر بکەی و منیش چەند پرسیارێکم هەیە زۆر باش ماستەر پلانی هەڵەبجە لە 2008 بودجەیەکی لەلایەن پارێزگای سلێمانیەوە لەسەر بودجێ حکوومەت بۆ ئەو کاتە قەزا بووە قەزای هەڵەبجە لەگەڵ قەزای پێنجۆن لەگەڵ قەزای کەلار تەرخان کراوە کە کۆمپانیایەکی ئەڵمانی بیگەێنێتە ئەنجام لەو کاتەوە تا ئێستا تا تقریبان مانگێک لەمە و پێشیش ئەم پرۆژەیە کە بە حسابی ئەوان تا لە سەدانەوەدی تەواو بووە لە سەدادەی پارەی ماوە وەریگرێ بەڵام لەبەرەوەی لە وەرگرتنیا هیچ یەک لەو قەزانە و کاتە ڕازی نەبوون وەریگرن لەبەرەوە پرۆژەکە هەروە ماوەتەوە ئێمە چوینە لای بەڕێز وەزیری شارەوانی بەڵێنی پێیان کە ئەگەر ئەوە یەکلا بێت و یا بە ڕەفزکردن یا بە وەرگرتن ئێمە اینجا ئەتوانین ماستەر پلانێ بۆ هەڵەبجە بکەین لە تقریبان مانگێ لەمە و پێش پارێزگای سلێمانی پرۆژەکانی یەکلا کردێتەوە کە بڕیاری ئەوەی یاوە وەکو دۆکۆمنت وەرگیرێ وەکو ماستەر پلان بە کەڵکی ماستەر پلان نایە وەکو دۆکۆمنت وەرگیرێ و ئاراستەی وەزارەتی شارەوانی کراوە دوێنێ جەنابی وەزیر فەرمانی دەرکردووە کە بەڕێوەبەرایەتی گشتی نەخشەدانان لیژنەیەک پێک بێنێ بۆ سەردانی هەڵەبجە و بۆ دەست بەکاربوون بۆ ئەوەی ماستەر پلانی هەڵەبجە دەست بەکار بێ بۆ دروستکردنەکەی سەر لە نوێ ئەواتە ئەوەی پێشووتر وەکو ماستەر پلان کەڵکی لێوە ناگرێ وەکو دۆکۆمنت کەڵکی لێوەرەگرێ باشە یەک ئیزافە کاک ئەردەڵان ئیزافەی بۆەوە کرد کە وەکو تایبەتمەندی سەیری هەڵەبجە ناکرێ من تاکید بۆ قسەی ئەوە ئێستا بنمونە ئێمە پرۆژەکانمان هەمووی وەساوە نزیکەی 253 پرۆژە لە سنووری پارێزگای هەڵەبجە وەساوە بای 257 ملیارد دینارە کە ئێستا حکوومەت 10 میلیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ پارێزگاکانی هەرێم طبعا لەما هەڵەبجەی هەر بیر چووە ئەڵێ تەرخانم کرد بۆ هەرسێ پارێزگای سلێمانی هەولێر دۆک هەڵەبجەی بیر چووە دوای بە دوواداچوون بۆ هەڵەبجەتان بیر چووە هەڵەبجە حیسەکەی لە حیسەی سلێمانیە لەبەرەوەی کاتی خۆی پرۆژەکانی عایدی سلێمانی بووە ئەمەش هەر تا حدێ ئەتوانین بڵێ مبەڕێرێکە بەڵام کە ڕۆشتین بۆ وەرگرتنی حیسا لەسەر حسابی ژماری دانیشتوان تەوزیوێتن ئەڵێن ژماری دانیشتوانی هەڵەبجە 120,000 کەسە 120,000 کەس لە سەدا 5.5 بەرەکەوێ واتە 242 میلیۆن دیناری بەرەکەوێت 242 میلیۆن دینار مقارنەی کە بە پرۆژەکانی پەرەپێدان کە 13 ملیار زیاتری پرۆژەی پەرەپێدانە لە سەدا 1 شتێکی بەرەکەوێ ئێمە یعنی کە باز لەوەکات لەگەڵ قسەکەی کاگەردەڵانم کە پێویست بەوە کات کە تایبەتمەندی بدرێ بەو شوێنانەی کە کاولکاری تیا زۆر خۆشت ئاماژەت پێداوە هەڵەبجە گەنجینەیەکی نییە ینی بۆ نمونە داهاتی دیار نییە بە بەڕێوەبەرایەتیەکی گومرکی فەرمی نییە یعنی داهاتی هەڵەبجە بۆ کوێچێ داهاتی هەڵەبجە ینی مەرزەنا فەرمیەکان پارەکەیان بۆ کوێچێ هەموو یەگەڕێتەوە گەنجینەی سلێمانی و لێشەوە بۆ هەولێر بۆ وەزارەتی دارایی بەداخە وەزارەتی دارایی ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە پێویستە بۆ هەڵەبجە هەر لە گەنجینە هەر لە گومرگ هەر لەکردنەوەی وحدەی حسابی بۆ ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە پێویستە ئێستا ئێمە کێشەی شارەوانی بەمۆمان هەیە ئەوە
چەند مانگە هاتۆتە سەر هەڵەبجە ناتوانێت ئینفیکاک بکات لەوێ لەبەرەوەی وحدەی حسابی بۆ ناکەنەوە نەگەرمیان حیسەی خۆی یاتێ نا هەڵەبجەش دەتوانێت حیسەی بۆ بە قوربانی لە نێوان وەتە قوربانی ناحەی بەمە وەتە قوربانی لە نێوان ئێمە و ئیداری گەرمیانە سیروانی بە هەمان شێوە هەیە شتەکانێک خراون لەگەڵ سیروانە لەگەڵ سیروانە بەڵێ وەکو ناحیە ڕێکخراوە بەڵام داوائیرەکانی نەکراوە یەک خراوە بەڵێ داوائیرەکانی کە نەکراوە سام وەکو ناحیە لەبەرەوەی عایدی وەزارەتی ناوخۆیە متوانیمانە وەزارەت ئەوانەی ڕەتی بە وەزارەتی ناوخۆیە بیکەین بەڵام وەزارەتەکانی کە لە سەدا ئەتوانم بڵێم هەشتای ئیشیان بۆ نەکردووە وەکو پارێزگا کە تەعاملی لەگەڵ ئێوە وەکو پارێزگا جەنابەت جێگری پارێزگاری یعنی من زانیاریمەیە پرۆژەی نیشتەجێبوون هەیە لە هەڵەبجە ناوی شارەکە ناڵێن بۆی نەبێ بە تەشیر و بەرهێنێک لە سلێمانیەوە هاتووە لە عبابەیلێ لە 2012ەوە قەرارە تەواو بێت تەواو کرابێ بەڵام من خۆم سەردانم کردووە خەستەخانەی تیانە باخچەی تیانە سەوزایی تیانە مزگەوتی تیانە یعنی ڕێگاکەی دڵنیام خۆت بینیوتە باشە زیادە ڕەویشی تیا کراوە لە زەویەکان یعنی ئێوە ئەگەر نەتوانن بە دوواداچوون یعنی ئەمەوە بەرهێنێکە پرس نییە بە دوواداچوون و ئیجراتی لەگەڵا بکرێت بۆ نەتان کردووە ئەمەش دیسان حەزم کە داخلی تیاکە بەڵێ ناڵێم حیزب بەڵام ئێمە یەک پرۆژەی نیشتەجێبوونمانەیە زۆر وازەحەکە کوێیە باشە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان یەکەم بەڕێوەبەرایەتی گشتی کە دەرچوو بۆ هەڵەبجە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان بوو کە لە پێش دەست بەکاربوونی ئێمە فەرمانەکەی دەرچوو بەڵام تا ئێستا دەستەی وەبەرهێنان داوامان کردووە کە دەستەیە بکرێتەوە بۆی ئێمە بە دوواداچوون بکەین بۆ ئیشەکانی وەبەرهێنان لە سنووری هەڵەبجە بێجگە ئەو پرۆژە لەگەڵ پرۆژێکی کە لە 2006 کە یاسای وەبەرهێنان دەرچووە لە هەڵەبجە تەنها دوو پرۆژە مۆڵەتی وەرگرتووە لە هەموو پارێزگای هەڵەبجە دوو پرۆژە مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرتووە بۆچی ناتوانن بە دوواداچوون بکەن بە دوواداچوون ناڵاتی بە دوواداچوونتان نییە دەستەی وەبەرهێنان هەر بابەتەکەی کێیە لە کێشە سیاسیەکان قوڵ ئەکەنەوە لە سەرجەم بەڕێوەبەرایەتی و پۆست و ئیدارەکانە کە تا ڕێنەکەون لایەنە سیاسیەکان لایەنێکی سیاسی پێکوتێ بە عەرزاڵێ من نایکەم تا فلانە شوێنم لە فلانە بۆنەکەی لەگەڵەوەیکە ئێمە متابعەمان کرد زۆر بە کورتی بۆ دڵنیابوون لەوە لیژنەمان دروست کردووە گەشتونەتە کۆتایی راپۆرتیان نارۆ لە داواکاری گشتیەوە بە هەمان شێوە ئێمە راپۆرتمان بۆ هاتووە یاومانە بە دەستەی وەبەرهێنان دەستەی وەبەرهێنان ئەبێ لیژنە دروستکا بۆ ئەم بابەتە بەڵام دەستەی وەبەرهێنان تاوەکو ئێستا لیژنەکەی دروست نەکرد زۆر سپاس دەکەم کاک لوقمان باسی تاقانەکانت کرد یعنی تاقانەکان چ تاقانەکانی ئەنفال چ تاقانەکانی هەڵەبجە کیمیابارانی هەڵەبجە ئەبێت بە شێوەیەکی تایبەت لایەن لێ بکرێتەوە پرسیارەکەم دوو بەشە ینی ئەوانەی پیانە وترێت تاقانە و ئەوانەشی کە خۆمان بینیمان هەندێکیان دوایەوەی دۆزرانەوە و مەراسیمی گەورەیان بۆ کرا بێناس کەوتن و کەس بەڵێ ئەمە چۆنە مەراسی دیارە تاقانە جیایە و منداڵی ئەوانەیە کە لە کینابەرانی دوو تەوەری جیاوازن تاقانەکان یاسایەکیانەیە بە پێی ئەو یاسایە پۆلێن کراون ئەبێ ئەو کەسە پێوترێت تاقانە کە لە کیمیابەرانی هەڵەبجە لە کیمیابەران یا لە پۆستەکانی ئەنفالە کەسی نەمابێت تەنها کەسێک مابێت دیارە ئەوە یاسایان هەیە و بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە دوای ئەوەی کە ئەو تاقانانە دەمرن یان کۆچی دوایی ئەەکەن منداڵەکانیان نابنە وارسی شەیدەکان ئێمە داوامان کردووە تەمان لە یاساکە هاتووە بەڵام ئێستا تاقانەمان هەیە وەفاتی کردووە ئەو یاسایە جێبەجێ ناکرێت کە موچەکە بدرێ بە مناڵەکانی کە کەسێک نییە نەمامێکیان هەیە نە کەسێک کە ئیدارەی مناڵەکان بدات بۆ ئەوە گرفتێکە تا ئێستا بە چاسە ئەمە گرفتی تر ئەو تاقانە دەکرێت حکوومەت ببێتە باوک بۆ یان بتوانێت ساڵانە کۆیان بکاتەوە سەفەری بۆ دەرەوە بۆ شوێنەکان کورتی و کوردی نازیان بکێشێت بەداخەوە تا ئێستا ئەبینین هەموو ساڵێکیانە سەر مەنەسەکە و تابلۆگەکەنە ملیانەوە بڕۆنە خوارەوە خۆشیان لە دۆخەکە تێگەشتون بە نسبەت ئەوانەی کە تازە ساڵێکی کەمە بەداخەوە ئەو پرسەی منداڵەبوون بۆ کام بڵێن بە سیستەمێکا تێپەڕی کە جێگەی نیگەرانی بۆ هەموو لایەکمان بەڵام ئێستا قۆناغێکی باشی بڕێەوە ئێستا ئەو ئامارەی کە لە لای ئێمە هەیە و ئەو لیژنەی پارێزگای هەڵەبجە هەیە 73 خێزان داوای 179 مناڵەکەن تاڕەمە بە سیستەمی دادگایە تێپەڕیوە و ئەوانش کە دۆزانەتەوە با زۆر لەوەش بێئینسافی نەکەین ئەو منداڵانەی کە دۆزانەتەوە ئێستا دامەزراون کاک زلماکۆ بڵێن
ئالان مریەم بڵێن هاوناس خۆش بڵێ ئەمە ئەمتیاز نییە مەبەستمەوەی کەڵێ خراو دەسەر جادەوە لە هەمان کاتیش لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە خانوو کراوە بۆ وانەیە کە دۆزراونەتەوە و لە هەمان کاتیش ئێستا مریەم لە هەولێر لە زانکۆی کوردستان ئەخوێنێ بەڵام نیگرانیەکەی ئێمە ئەوەیە پرۆسەی بەگەرخستنی ئیشەکە و کۆکردنەوەی مناڵەکان ئێستا نۆ منداڵ ئەڵێ ئێمە منداڵی هەڵەبجێین ئایا ئەمانە تاکێ چاوەڕێ بکەن زۆر سپاس دەکەم بەو هیوایی وەڵام وەربگرنەوە کاتەکار هێندا و کارمە دوا پەیامت کاک زناکۆوەکو چالاکوانی وڵی من هەرەوە ناڵێم ینی ئەڵێم کە مەسەرن گەنجێکە دۆزرێتەوە کە خراوەتە سەرجادە من بەستمەوە نییە سەرجادە فرەدراوە وەزیفەی لایەنە سیاسیەکانە حکوومەتێکە خزمەتیان کا و ینی خزمەتکردنیش سواسی نایە بەڕاستی بەڵام من لە کۆی قسەکانم مێ ئەوە بڵێم هیوادارم ئەو بەرپرسە حیزبیانی کە ئێمە هەمانە کێشەکانی دەرەوەی شاری هەڵەبجە نێنە شاری هەڵەبجە ئەمە یەک دووەم ئەو هێزە سیاسی کە لە هەڵەبجە باڵادەستە ئەگەر ئەزانێ لایەنێکی سیاسی ورجی پێگرێ وەخەلەکە لە خۆی نیە لەگەڵ هێزێکی سیاسی کە ڕێکەوتنی لەگەڵ کردووە فەرمونون لەگەڵ ئەو هێزی سیاسی کە ڕێکەوتنی کردو ئیدارەکە پێک بێنن بۆی ئەو تۆمەتی کە یخەنە ئاراسی لایەنێکی سیاسی هی خۆیانە لە ڕاستیە کێشەکە خۆیان دروستیان کردووە خۆیان دانیشن دووخۆڵی یاخود سێخۆڵی و چۆن لە شوێنەکانی تر ئیدارەکانیان دروستکەوی ئیدارە هەڵەبجەیەوەی هەڵەبجەی چالەکانی کۆمەلگەی مەدەنی کاک لوقمان عەبدولقادر محەممەد سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ئەگەدا بکەین وەزیری شارەوانیش لە هەمان کاتە سەردانی هەڵەبجە بەڵێ ئەمە دووەم جارە قایمخانیش داوای کرد کەمانی پێنج وەزیری شارەوانی بڕیارە سەردانی بەڵێ بەو هیوای سەردان کات ئێمەش بەدواداچوونی بۆکەین کاکاوە عەلی جێگری پارێزگاری هەڵەبجە سوپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی بینەرانی عەزیز زۆر بە کورتی هەڵەبجە پارێزگایە بەڵام تا ئێستا بەڕێوەبەرەتی پاسپۆرتی نییە ڕەگەزنامەی نییە هاتوچۆی نییە تابلۆی ئۆتۆمبیل نییە یعنی ئەوترێت هەڵەبجە لە سێ لاوە سنوورە لەگەڵ ئێران بەڵام مەرزی تەواڵە و شۆشمێ هەیە تا ئێستا یعنی ئەڵێن موافقەت ئێرانیشی لەسرە بە فەرمی نەکراوە زۆر شتی تریش کە تایبەتە بەڵام هەرێندا و کار بوو ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم مستافە و هاوڕێ عزیزانە لە شاری هەڵەبجە و لە شاری ئەولێر قبولکەن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم ماڵتان هەمیشە ئاوادان بێت.